زۆر باشە ئەوڕۆ باسی دوو مەوزوع دەکەین یەکێکیان بەڕێوەبردننی پۆل کلاسروم مانجمنت باسی هەندێک tips and challenges and tricks and tips how to solve them لەگەڵ هەندێک ئالنگاری هەندێک کێشەکە دێتە پێشێ و چۆن چارەسەریان بکەیت ئێستامە لە دەورە چی وا لە بۆ خۆمان 2 سعات ناتوانانی وەکو ئەوە دانیشی و تەواو هیچ حرەکەک نەکەیت خۆت دەسوڕێنی کورسەکە دەینێ پێش دەبێ پاش ئەوانە لە ناو پۆل هەمووی هەیە منداڵ حەروکتریشە منداڵ تاقەی زیاتریشە مەفروزە ئەو حڕیەتەی هەندێک پێ بدەیت بەمەرجەک کلاسەکەت لێ نەشێوێنی بەمەرجێک نەبتە دەنگە دەنگ و غەڵبە غەڵب و پچرانی بیرۆکەوەوانە وانە ئەوڕۆ باسی بەڕێوەبردننی پۆل دەکەین گرفت و چارەسەرەکان هەندێک دەخەینە ڕوو دوایش فیدباک یەکەم شت لە بۆ هەندێک ڕاستپاردەش لە ئاخیری لە بۆ مامۆستایانی بەڕێز بە پێوی خبرەی متەواضعی خۆمان دەخەینە ڕوو دوایش سەرچاوە یاڵە لێتان دیارە جەماعەت پرسیارەکە ڕقم 5 ببینەوە لێرە دەی لە چێن دەرە چەندەم ڕێز دیتەوە زۆر باشە زۆر باشە چەندەم ئەوە بەس ئەوەی تێدایێت کەش بەس یەکی تێدایانێت کەش بەس یەک دانیان کەش دوورە لەنگۆوانە شاشەکە گچکەیە بەڵێ ببوورە ئەو لاکەتە بەس دووریشە شاشەکە ڕەنگە گچکەوی هەموو لۆمەکەی دەخینە سەر شاشەی ساوی خۆشمان ڕەنگان دەخەلە لێبی تەواوە یەک دانەیە یان زیاترە مامۆستا ئەحمەد بەڵێ چەند پێنجی تێدایە یەک یان دوو چێ دەڵێ یەک چێ دەڵێ یەک چێ دەڵێ دوو چێ دەڵێ دوو پێنجی تێدایە دوو خۆ من نەمگوتێ بەس لە سپیەکەی وانە ئەوتە لێرەشێ خۆ من نەمگو بەس لە سپیەکەی وانە تێگەیشتن لە پرسیار چەند مهمە ئەگەر بمگوت بە لە بەشە سپیەکەی چەند ژمارە پێنجەیە یەک دانەیە لەو ریزەیە کە چارەم پێنجەم دانەیە بەڵام دەڵێن ژمارە 5 بدۆزەوە ئەو تەکنیکە لە بۆ منداڵ زۆر زۆری حەز لێ تەرکیزیشی زۆر زیاد دەکە تەرکیزی زۆر زیاد دەکە یەکێک لە بنەماکانی وانەوتنەوە لە سەدەی 21 having fun with learning یعنی منداڵ خۆشی وەربگری لەگەڵ فێربوون یان لە ڕێگای خۆشیەوە فێر ببی ئەوە دیسان گوتمان تەرکیزی فێر دەکەی ئەگەر ماتماتیک دەڵێەوە ئەرقامەکانی کو دەنووسێ ڕەنگە زۆر گرنگە ئەو نەوانە لە بۆ کلاسروم مانجمنت زۆر گرنگە لە بۆ ئیدارەدانی پۆل ئەمە دەڵێن ئیدارەدان ناڵێن کۆنتڕۆڵ ئاگدار بن ئیدارەدان و بەڕێوەبردننی پۆل زۆر گرنگە ئەتوو هەوڵ بدەی منداڵ هەست بە خۆشی بکە لە ناو پۆلەکەت هەتا بەجێت بکە هەتا ئەو شتانەی کە دەتەوێت بیکە یەک شتی تر زۆر گرنگە کە مامۆستایان گرنگی پێ دەدەن بەڵام پێی دەڵێن شەرم شکاندن منداڵ کە دێتە پۆل کە خاستن کە مامۆستایەکی نوێی دەبی کە برادەرەکانی نوێنە زۆر شەرم دەکا یان دەترسێ دەبی مامۆستا هەندێک تەکنیک بەکاربینی هەتا ئەو شەرمەی بشتێنی هەتا ئەو ترسەی نەهێڵی هەست بە ئاسوودەیی بکە هەست بە ئارامی بکە ئەگەر منداڵ ترسا چ ڕوو دەدا مێشتی شەتداون دەبی مێشتی قەپات دەبی ئەگەر منداڵ ترسا چ دەبی حادزەکی نەفسی دروست دەبی لە بینی ئەوەی مامۆستای دەیڵێ و لەگەڵ مێشتی ئەگەر منداڵ شەرمی کرد قسەی لە بۆ نایە فکرەی لە بۆ نایە ڕەنگە ئێستا مامۆستای لەسەر نەبی هەموو وەڵامەکان دەزانی بەڵام وەچی مامۆستا بەرامبەری ئەوها ڕادەوەستی دەرەیاڵە ئەتوو ئەها بە تۆ نەچی بڕک بەرز پێی دەڵێ تاو هەمووی لەبیر دەستەوە هەمومانە حاڵەتانەمان دیتە تەڵەبەی زۆر زیرەکتەیە بەس شەرم دەکا یان دەترسێ ئیشی یەکەمی مامۆستا لە بۆ ئەوەی پۆلەکەی بەباشی بەڕێوە بدا ئیدارەی سەفەکەی بەباشی بکە ئیش لەسەر ئەوە بکە ئەو شەرمە بشتێنی ئەو ترسە نەهێڵی ئەو ترسە بڕەوێنتەوە چۆن دەتوانین شەرمی تەڵەبە بشتێنین یان ترسی تەڵەبە بشتێنین بەڵێ مامۆستا گفتوگۆی لەگەڵ بکەیت باشە یاری لەگەڵ بکەیت زۆر باشە بەشداری پێکردن لە چاڵاکی بەس جارێ دەترسێ جارێ ترسەکەی بشتێنە ئەوجە بە بەشداری دەشتێتەوە بەرەبەرە کەم دەبێت بەڵێ مامۆستاڵە زیاتر گفتوگۆ دەکرێت بەڵێ مامۆستا بەڵێ
پیشاندانی هەست و خۆشەویستی. بەڵێ مامۆستا. بە نەرمونیانی بێژۆرێ لە پۆلەکەی. مامۆستا ڕێزا؟ وای لێ بکەی هەست بە ئەمان بکە، تەنها بە قسە نا، بە هەڵس و کەوتت. زۆر جار قسەکانمان شتەکن، دەموچاومان شتە چکە دەڵێ. دکتۆر فازڵ باسی زمانی جەستەی کردی لە بۆتان ئەکیدم، ینی بەڵام دەبی قسەکانمان لەگەڵ فەیشەل ئێکسپرێشن و مەلامحی دەموچاومان یەک بگرتەوە. نەگە من پێ بکەنم و قسەی ڕق بکەم، یان قسەکەم نەرم بی بەس بە تووڕێی بڵێم. هەردووکمان هەیە. منداڵ چیهان زیاتر وەردەگرێت، قسەکەی یان ڕووەکە؟ ڕووەکەی زیاتر وەردەگرێت، چکە زیاتر کۆمیونیکیشن بە ڕووە زیاتر لە 157 دەک دەڵێن نەن ڤێربەڵە، ینی نازارە چییە؟ نەن ڤێربەڵ. ئەوەی ڤێربەڵە زۆر کەمترە ئەوەی بە زارەکی دەڵێ. ئەوەی مامۆستا ئەحمەد گوتی زۆر مهمە، شتێک هەیە لە ئینگلیزی پێی دەڵێن ئایس برێک. ئایس برێک بەعەرەبی یعنی کەسر جەلید. کەسر جەلید یعنی سەهۆڵ شکاندن، بەڵام مەبەستی شەرم شکاندنە. یان ئەو بەستەڵەکەی کە لە نێوان مامۆستا و تەڵەبە هەیە هەوڵ دەدەی کەمی بکەیەوە. ئایس برێک مەبەستی زۆر زۆرە، وای بۆچی گرنگە چەند هۆکارێکی هەیە، بەڵام ئێستا یەک دوو نمونەشتان دەکرێت. لە بۆ چ گرنگە؟ یەک منداڵ کە دێتە پۆل، بە تایبەتی ئەگەر مامۆستای گۆڕابوو یان مەکتەبی گۆڕابوو یان پۆلی گۆڕابوو، مامۆستا مەکتەب پۆلی گۆڕابوو، هەست بە غەریبی دەکات. یعنی هەموو شتێک لە لای نوێ، ئەو هاتەمەشای دەکات، تەمەشای برادرەکانی دەکات، تەمەشای مامۆستایەکەی دەکات، ڕەنگە بترسێ نازانی مامۆستا کووە، نازانی مامۆستا کوو هەڵی دەستێنی. کەواتە ئایس برێک واتە شەرم شکاندن، لە بۆ ئەوە باشە ئەو ترسە یان ئەو غەریب بوونە لە ناو پۆل نەهێلی. تەواوی بکە، وای لێ بکەی ئاشنابی، وای لێ بکەی هەست بە بوونی خۆی بکات لەوێن دەرێ. ئەوە یەکێک لە سەبەبەکانی، یەکێک لە هۆکارەکان کە پێویستە ئایس برێک ئەنجام بدرێن، شەرم شکاندن بکرێت. دووەم لە بۆ ئەوەیە وەکو گوتمان منداڵ تاقەی هەیە، منداڵ وزەی تێدایە. ئەتوو ئەو لە سبەینێ هاتیە با بڵێن وادا بنین تێرخەوە، وادا بنین نانیشی خواردیە. چ دەبی ئەگەر کەسێک تێرخەو بی و تێری دانیش بی؟ یان چ دەبی؟ تاقەی زۆرە. لەبەرەوە ناکرێت و دای بنێ، ناکرێت دای بنێ، برێ دانیشە مەجوولێ عاقڵ بە قسەی مەکە، هیچ مەکە، ناتوانێت، لەبەرەوە تاقەکە لە ژۆرێ وا دەکوڵێ. لەبەرەوە پێویستت بە ئەکتیڤیتێکە، بە چاڵاچیەکە ئەو تاقەی لۆ سەرف بکە. کە تاقەکەی هەندێک سەرف بوو بەخۆی دادەکەی، بەخۆی دادەنیش، بێ ئەوەیە تو پێی بڵێ. تەمەشا منداڵ کە لە گەمەچی دێتەوە یەکسەر بەخۆی دادەنیشی، بێ ئەوەیە تو پێی بڵێ. کاتە وای لێ دەکەی خوێنی جوولە بکە، وای لێ بکەی ئەو جوولەیە بکە. خاڵی دووەم دەڵێ get the blood flowing، وا بکەی خوێنی هاتوچۆ بکە، وا بکەی حرەکەی تێدا بێ. خاڵی سێەم لە بۆ ناسین زۆر گرنگە ئەو شەرم شکاندنە. هەم تەڵەبەکان یەکتر بناسن، لۆ هەست بە نامۆیی دەکات تەڵەبەی نوێ، کەس ناناسی لەوێ، لۆ هەست بە نامۆیی دەکات مامۆستای ناناسی، لۆ هەست بە نامۆیی دەکات پۆلەکەی نازانی جارێ چەند پەنجەرەی تێدایە، چەند ڕەحلەیە، چێندەری تێدا، دەیەوێت دەست لە هەمووی بداتن. کەواتە ئەو شەرم شکاندنە، ئەو ئایس برێکە لە بۆەوەش باشە کە هەموو بەشداروانی پۆل، تەڵەبە و تەڵەبە، تەڵەبە و مامۆستا، تەڵەبە و پۆل، تەڵەبە و ڕەحلە، تەڵەبە و سەبوورە، ئەگەر ئەتوو بە چاڵاچیەک دەکرێت ئەوانیان لە بۆ بکەیت، وەکو دەڵێ با تەواو تێربی ئەو حەزانەی هەموو جێبەجێبی کە هەیتی. وا دەکا تەفاعولی شەبی، ئینتەراکشن هەبێ لە بینی مامۆستا و مامۆستا و تەڵەبە، تەڵەبە و تەڵەبە، بەو شێوەیە. لە ئەخیریش لە هەمووی گرنگتر گوتمان لە بۆ منداڵ چییە؟ فن، having fun، چێژ وەرگرتن. ئۆکەی؟ تەمەتع بکە بەو وەختەی کە لە ناو پۆلە. لەبەرەوە زۆر گرنگە. ئەلێرە سێ دانەم دانایە، سێ دانە نمونەیە، دەکرێت زیاتر بی. یەکەم birthday line up، با بڵێن وا دابنێن ئەوە ڕۆژی یەکەمی ساڵە، وا دابنێن ڕۆژی یەکەمی ساڵە، وا دابنێ یەکەم دەرستە دەچێ ژۆرە لە ساڵی نوێ. باشە؟ تەڵەبەکان ڕەنگە هەمووی ناناسی، بە تایبەتێکە مامۆستا نوێبی، پێشتر دەرسی پێ نەگوتیبی، پێشترش دەرسی پێگوتیبی، ڕەنگە هێشتان هەر هەمووی ناناسی، تەڵەبەی تر هاتیە، نەقڵ بووە، ڕۆیشتیوانە، دەکرێت لە بۆی شەرمی بشتێنی، بەڵام جارێ ئیش لەسەوەی بکە شەرمی تەڵەبەی بشتێنی. باشە، چەند کەس لە مانجی یەک لە دایک بۆ دەستت بەرزکەوە، مانجی یەک، بەس تەمەشاکەن جەماعەت، هەمووتان تەمەشاکەن، مانجی یەک، زۆر باشە. چەند کەس لە مانجی دوو لە دایک بۆ دەستت بەرزکەوە، مانجی دوو، شبات.
چەند کەس لە مانجی سێ مسەوەڕی شوباتە ئاگدار ئەوکەی چەند کەس لە مانجی سێ ها پێ دەکەنی یەک تعلیقی کچکە کە پێکەنی تەواو ئەو سترێس و فشارە هەندێک دێتە خوارێ دەبێت سەبر سەبرە ئەو فشارە بینیە خوارێ چەند کەس لە مانجی سێ لەدایک بووە مانجی سێ ئادار مانجی چار نیسان چەند کەس بەس مزەفەر مانجی پێنج چەند کەس پێنج مانجی شەش زۆر باشە ها ئێستا یەکتر دەزان چێ لە مانجی چێ لەدایک بوو مانجی حەفت مانجی هەشت مانجی نۆ یەکسەر دەستی برند کردێ بە خۆی تەماشا دەکە بزانی چیت کە لەگەڵەویە تابان لەگەڵتە ئەوەش مانجی دە ئەو جارەی من بەڕاستیە مانجی دە زۆر باشە تاوا مانجی یازدە مانجی دوازدە زۆر باشە دەست خۆش هیچ مانگێکمان هەبوو کەس نەبی لێرە هیچ مانگێک هەبوو کەس لەدایک نەبووبی هەمووی هەبوو باشە کامە مانگ لە هەمووی زیاتر بوو مانجی یەک چەند کەس بوون ئۆ ماشەڵڵا داکو بابێ عادەتەن دەکەنە یەک بیلادیە زۆر باشە لە چ مانگەچی لە هەمووان کەمتر بوو مانگی چار یەک کەس بوو پێنجی یەک یازدەش یەک بەو شێوەیە تەڵەبەکان باشتر دەناسی ڕەنگە ئەو جدوای ئەوە بەسە ئەوەندە ئەو چاڵاکی لەوەڕۆ ڕەنگە جارێککە بڵێ چەند کەس لە دەڕۆژی یەکەمی مانجی یەک لەدایک بوو ئەوها بڕۆی سەبرە دەزانی عید میلادیان چیە لە باتەوەی پێ بڵێ عید میلادت چییە دەڵێ لە چ مانگێک لەدایک بووی ئەو مانگەی کە دەستت پێکرد مانجی یەک بوو دەڵێ چەند کەسمان هەیە عید میلادی ئەوە بی یانی دەکرێت لای خۆت نۆتێک بکەیت بەو شێوەیە مامۆستا تەڵەبە هەست بە ئارامی دەکات ئەوە پێی دەڵێن بەردەی لاینەپ ئەگەر پۆلەکەت گچکە بوو منداڵت کەم بوو دەتوانی بیان هینە ڕێزیان کەیت لە دوای یەک یان بازنەی بکەیت یان ڕێزی بکەیت لە دوای یەک مانگەکان یان بازنەی بکەیت ئەو پێی دەڵێت بەردەی لاینەپ یعنی ڕێزبوونی بە ڕیز بە جێرەی بەردەی ئەوە یەک لە تەکنیکەکانی شەرم شکاندنی تەڵەبەی تەڵەبەک ئەتوو خۆت بەبیر بێتەوە ئەگەر مامۆستایەک وای لەگەڵ کردبای پێت خۆش نەدەبوو پێت خۆش دەبوو یان نا ئەکید ئەو ترس و شەرمەت نەدەما کە لە بیدایەتی هەتە تەکنیکتر زۆرە سنۆبۆڵ هەیە ئێستا بە ڤیدیۆ دوای پیشانی دەدەین ئۆبزەرڤیشن گەیم یەکمان کرد لەگەڵ مزەفەر و ئەحمەد هاتنە ئێرە ئۆبزەرڤیشن گەیم وتم تەماشای یەکەن کە سەرێتا خوارێ دوای ڕوود وەرجێڕە دوای شتێک بگۆڕە دوای تەمەشاکەوە بزانە تەڵەبە چەند ئەوەی پێخۆش دەبێت بەڵام لەوە چ فێر دەبی فێر دەبی مامۆستا برادەریتی فێر دەبی خۆشی هەیە لە پۆل فێر دەبی هەموو شتێک بەس دەرز نییە لە بۆ تەرکیزیشی باشە ئاگای لێ نییە ئەتویش لەسەر تەرکیزی دەکەیت لە بۆ منداڵ زۆر مهمە ئەتوو فێری بکەیت ئەو بەبێ ئەوەی ئاگای لێبی ئەو لە خۆی گەمەی دەکات بەس لە بنەوە فێر دەبی ئەتوو زۆر مهمە وەکو مامۆستا بیر لەوە بکەیەوە تەڵەبەی کووا لێ بکەی فێرە شتێک بی لە ڕێی خۆشیەوە لە ڕێی گەمەوە لە ڕێ ئەوەی بەبێەوەی هەست بە بێزاری بکە ئەوە دەبتە بناغەچی زۆر پتە و لە بۆ بەڕێوەبردنی پۆلەکەت ئەگەر مندار شەرمی نەکرد ئەگەر منداڵ نەترسا ترسی نەرێنی دەڵێم نەک ینی ئەوە بڵێ بێڕێزی بکە بڵێ هیچ ناترسێ هەم قسەش دەکەوە نا ئەوە سلبیە بەڵام بەبەستمان لە حدودەچی دیاریکرا ئەوە دەبتە پاڵپشتێکی زۆر باش لە بۆەوەی بتوانی بە باشترین شێوە پۆلەکەت ئیدارە بدەیت یان بڕێوە ببیت دەکرێت ئایس برێک لە بۆ وانەوتنەوەش بەکاربێ بەس لە بۆ خۆشینا بەس لە بۆ سەرنجنا لە بۆ وانەوتنەوەش بەکاربێتن ئێستا لە بۆمان هات مەسەن لە بۆ ڤۆکابولەری ئەگەر دەتەوێت وشەی نوێ بڵێەوە دەکرێت بە ئایس برێکی سنۆبۆڵ پێ دەرن وەرەقەکە دەکرێت وەرەقە چکاوە دەکرێت نی وەرەقەبی باشە شتێکی لەسەر دەنووسی وشەکی دەنووسی لەگەڵ مانایەکەی وشک
مانایەکەی دەنووسی باش نییە دوای ئەوە دەڵێ یاڵە بیکە سنۆبۆڵ وای لێکە وای لێکە هەمووتان حازرن یاڵە حازرن لە یەکتری بگرن فەرمو ئەو لەولایە ئەو لەولایە ئەتووی خۆت داوێنێ دا پێی دەڵێ یاڵە هەر یەکە باوێ جارێ باوێ هەتا دەڵێم ستۆپ چت هەڵگرتەوە باوێ چت هەڵگرتەوە باوێ لە یەکتری باوێ بەچی گوتمان ستۆپ یەک وەرەقە لە پێشتا یەک وەرەقە هەڵدەگریت تەماشای دەکەی بزانی وشەکە چییە یان بزانی مانایەکە چ نووسرایە ئەجا هەڵدەستی بە دوای وشەکەی دەگەڕێ یان بە دوای مانایەکەی دەگەڕێ هەم حرەکەی تێدایە هەم فێربوونیشی تێدایە یعنی لە بۆ ڤۆکابولەری نوێ لە بۆ کۆمەڵایەتی دەبی بۆ منە لە بۆ دیفینیشن مەسەلەن پێناسەکە هەیە مامۆستا وشەکەی دەنووسی پێناسەکەشی لە لایەک دەنووسی سنۆبۆڵ بیکە تۆپەک هەرێکە لە لای خۆی 5 پێناسەت هەیە یاڵە لەوی تر بگرە هەتا مامۆستا دەڵێ ستۆپ 1 دقە 2 دقە بە جێرەی کاتەکەت هەتا منداڵەکان ماندی دەبن تێدەکەنن زۆر وایە دوایی دادەنیشن یەک لەوەکان هەڵدەگری یان پێناسەت بەبەردەکەوی یان وشەکەت بەبەردەکەی وانە ئەوجە بگەڕێ ببینەوە بگەڕێ بخینەوە بزانە ئەوەی کامیانە لە بۆ هەتا لە بۆ تاریخ و ڕووداویش دەبی یعنی بڵێ لەو تاریخەی چ ڕوویدایە لەو مێژووی لەو بەروارەی چ ڕوویدایە لە بۆ عەرەبی دەبی لە بۆ ئینگلیزی دەبی لە بۆ ماث دەبی لە بۆ زانستەکان دەبی لە بۆ هەمووی دەبی ڕاضە ئاین هەموو شتەکان دەکرێت بیکێ گەمە ئەو پێی دەڵێن سنۆبۆڵ یعنی تۆپەڵە بەفر تۆپەڵە بەفر ئەوەیە کاغەزەکەی دەستت وا لێ دەکەی دوایی دەیهاوێ شت نییە بە دەرسێکی هامە شەربەکە هەموو بڕوە بە چەند دەرسێکی دەوێ ڕەنگە چەند هەفتە چی بووە هەتا تەڵەبە هەست بە ئاسوودەی دەکات ئەوە بنەمای یەکەم لە بۆ بەڕێوەبردننی پۆل دووەم زۆر گرنگە متمانە یعنی ثقە دروست بکەیت تراست ثقە بناء الثقة ئەوە زۆر گرنگە تەڵەبە هەست بکە یەک متمانەی پێ دەکرێ دوو متمانە بە مامۆستا دەکە یعنی دوو لایەنەیە ثقة يعني ذو حدين يعني أول شيء الطلاب يعني يحسون بأن الأستاذ يثق بهم وهم يثقون بالأستاذ يعني هردو لا يك مامۆستا متمانە بە تەڵەبەکان دەکا دوو تەڵەبەکانیش متمانە بە مامۆستا دەکەن کە دڵسۆزە متمانە بە مامۆستا دەکەن کە باشی ئەوانی دەوێت متمانە بە مامۆستا دەکەن کە لە خەمی ئەواندا دەزانی ئەمن لە یەکەم دەرسی خۆم کە دەچمە ژوورێت چ دەڵێم لە بۆ متمانە دەڵێم ئەم ئەوەکم هەیە وتەکم هەیە دەڵێم ئەمن ثقە بە هەمووتان دەکەم هەتا دەیسەلمێنن غەڵەت بووم زانت دەڵێ ئەمن I trust everyone until you prove me wrong متمانە بە هەمووتان دەکەم هەتا دەیسەلمێنن ئەمن غەڵەت بوو باشە ئەو سقەیە بدە تەڵەبێ بە سقە دەست پێ بکە بە گومان نا سقەکەی پێ بدە ئەو جە دوای لێ وەرگرەوە ئەگەر شایستە نەبوو نەگە تو بڵێ نا هێشتان سقەت پێ ناکەم دەبی ئیش بکەی هەتا سقەت پێ بکەم ئەوە غەڵەتە ئەفرۆزە سقەکەی پێ بدەیت ئەو جە دوای ئەگەرەوە نەبوو سەبرە بیکێشیەوە بەڵام تو بڵێ سەبر ئەم سقەت پێ دەکەم ئەوە غەڵەتە ئەو لە بۆ ئیدارەی سەف لە بۆ بەڕێوەبردننی پۆل باش نییە نا سقەی کاملی پێ بدە با جارێک فێڵت لێ بکە با دوو جار فێڵت لێ بکە با حاشە جارێک ڕاستت پێ نەڵێ دوو جار ڕاستت پێ نەڵێ ئەو کاتە ئەتو سەبرە و سقەکەی وەردەگریەوە بەڵام ئەگەر سەبر بیدەیە ڕەنگە ماندی دەبیت کە محاولە ناکە بەس هەمووی بدێ کاتە زۆر گرنگە دەست بکەی لە بیدایەتەوە دەست بکەی بە دروستبوون و دروستکردن و بنیادنانی متمانە گوتمان دوولایەنەیە متمانە بە تەڵەبەکانت وا بکەیت تەڵەبەکانت متمانەیان بەچوو بیت هەر تەڵەبەک سڵاوە چێبێ ئەگەر من کاک مزەفەرم دیت لە جێیەکی لە پۆلێ یان لە دەرێ یان دەڵێم مامۆستا یان دەڵێم کاک بەنەوعەک لە نەوعەکان وای لێ دەکەم یان ئەوهای لێ دەکەم ینی هەوڵ بدەیت هەر تەڵەبەک نەوعەک سڵاو ئەگەر ئەوە بتوانانی زۆر باش دەبی چکە ئەوە دەکا هەست بە سپێشەڵ بوون بکە هەست بە تایبەت بوون بکە دەڵێ ها مامۆستا ئەو نەوعی بەس لە بۆم بەکاردێنی ئەمن بەخۆم کەلیمەی مام زۆر بەکاردێنم مام ئەوە کوی مام ینی بەخۆم وا بە کاک بەکاردێنم خاتون بەکاردێنم خان بەکاردێنم مامۆستا بەکاردێنم بەڵام دەزانم لەگەڵ چێت چ بەکاردێن هەندێک منداڵ تۆزێک حساسە بۆی هەندێک منداڵ حەسوودی بە برادەرەکەی دەبە
ڕەنگە بڵێ لۆ ئەوەی لە بۆی بەکاردێنە مش حەزم لەوێ ئەتوو وەک مامۆستا قدوەی لە بۆ تەڵەبەکەت قدوەی بەس لە عیلمەکە نا لە شخصیەتت لە جلوبەرگت لە عیلمت لە تەسەڕوفت لە تووڕەبوونت لە هادئیت لە ڕووخۆشیت لە هەمویان بەبیرتانە وەکمان کرد چێ مامۆستای خۆی لەبیرە چ مامۆستایەکت لەبیر بوو ئەوەی زیرەک بوو ئەوەی زیرەک زۆر کەم بوو ئەوەی نەرمونیان بوو ئەوەی ڕێزی دەگرتی ئەوەی هانی دەدای ئەوەی وای دەکرد ئەوانە بوون ئەو شتە خارجیانە بوون بەس دەرسەکە نەبوو بڵێ وەڵای مامۆستایەکمانە بوو زۆر زانا بوو هەموو شتێکی دەزانی کەس وای نەگوت کەس وای نەگوت ئێستا هەندێک مامۆستا بەداخەوە هەوڵ دەدا ئەوە بە تەڵەبەی برێت کە هەموو شتێکی دەزانم کە ئەوە غەڵەتێکی کوشندەیە یعنی تکایە ئەگەر ئیشی تو نەبوو مەیکە ئەگەر پرسیار لەبوو تو نەبوو دەرسی تو نەبوو جواب مەدەوە یعنی بڵێ ئەوە ئیشی مامۆستایەکی ترە باشترە نەک وای تێبگەینی ئەتوو هەموو شتێکی دەزانی چکە ئیشی تو نییە ئەتو پێی بڵێ هەموو شتێکی دەزانی یعنی ئەوە غەدری لێ دەکەی بەڕاستی کاتە ئەگەر بتوانانی سڵاوی تایبەت لەگەڵ هەڵ تایبەت بکەی زۆر یارمەتی دەردەبی لە بۆ بەڕێوەبردننی پۆل دووەم تەڵەبە کە دێتە ژوورێ ڕەنگە دەحەفەسێ نازانێت چ دەکات هەر چاوی دەجێڕی چاوی لە چی دەجێڕی باشە زۆربەی وانە کە دێنە ژوورێ چاوەڕێ ینی دەیوێت بزانی مامۆستا پێشبینی چی لێ دەکات چاوەڕێ چی لێ دەکات مامۆستا دەبی پێشبینیەکانت وازەح بی بڵێ تەڵەبەینە ئەمن ئەوم لەنگۆ دەوێت بڵێ ئەو دەرسێ ئەو ها دەکەین ئەو ها دەکەین ئەو ها دەکەین ئەوەش بەشی تووە ئەوەش ئیشی تووە ئەوەش ڕۆڵی تووە ئەو کاتە مرتاح دەبی دەزانی چی لەسرە دەزانی ڕۆڵی چییە دەزانی بەرپرسیارەتی چییە دەزانی ئەرچی چییە ئەو کاتە سەرگەردانیەکەی نامینێ بەڵام وەچی دی نازانی چییە جارێ هەرەوها دەکە ئاگاشی لێنی ڕەنگە سەری وا لێ بکە ینی کەنەوە پێت دەڵێ نازانم چییە مەسەلە هەتا مامۆستا پێشبینیەکانی خۆی چاوەڕوانیەکانی خۆی لە بۆ ڕوون دەکاتەوە بەڕای من ئەوە دەبی لە هەموو دەرسێکیش بکرێت هەتا دەچەسپێ هەتا دەزانن تەڵەبەکان دەزانن بەڵام خۆشیشە جارجارە گۆڕانکاری بکەیت تەڵەبەینە ئەو ڕۆشتێکی جیاواز دەکەین پێشترێ ئەنگۆ واتان دەکرد و ئەمنی جوام دەکرد ئەو ڕۆدەی گۆڕین ئەو لە ڕووی دەرونیەوە ئامادە دەبی لەگەڵت کاتە دەبی پێشبینیەکانت تەوەقعاتت لە تەڵەبەی متتەڵەباتت لە تەڵەبەی زۆر وازەح و ڕوون بی هەتا لەگەڵت بی بەردەوام گوتم ترست مهمە ثقە چەند مهمە بەڵام پیشاندانی مهمە نەک گوتنی بەس بە قسە نا بە عەمەل مهمە ئەگەر بەڵێنێکتدا ئەگەر گوتت دەرسی دادێ وا دەکەیت ئەگەر گوتت ئەمن لە ئیمتحانی ئەوە داخل نییە ئەوە هەیە ئەگەر شتێکتدا بیپارێزە ئەگەر بەڵێنێکتدا بیپارێزە چکە ئەوە دەبتە هۆی دروستبوونی زۆر جار هەیە تەڵەبە لە ژوورێ پرسیارێکت لێ دەکا دەڵێ باشە ئەوە دوایە وا دەکەم دوایە وا دەکەین ئەو دوایە هەر نایە هەتا ساڵتەواو دەبی هەر نایەتن ئێکو سقەت پێ بکە سقەت پێ ناکە کە بەڵێنێکتدا جێبەجێ بکە چکە ئەوە کار لەسەر متمانەکە دەکە کار لەسەر متمانەکە دەکە چەند مامۆستات هەیە ئێستا بەبیرت دێتەوە وعدێکی پێدای جێبەجێ نەکردیە هەیە یان نییە زۆرە پێت ناخۆشە یان نا باشەکە پێت ناخۆشە ئەتووامە بە ئەتووامەکە لەگەڵ تەڵەبەکانت ئەگەر بەڵێنێکت پێدان بەڵێن خۆ نارێن بڕۆ بیان بە سەفرەی بەتەنێ بڕۆ داوەتیان کە ئەوە نا علاقەی بە دەرسەکە علاقەی بە پۆلەکە بوو ئەوە زۆر گرنگە ئەو متمانەیە کە گوتمان دروست دەکرێت پیشانی بدەیت بە عەمەل بیکەیت نەک بەس قسە بیتن تۆنی دەنجی گونجاو زۆر گرنگە لە بۆ بەڕێوەبردننی پۆل نەغمەت سۆت مستەوە سۆت ینی ئاستی دەنگەکەت دیسان لێتان دەپرسم چەند مامۆستات هەیە ئێستا ژڕکرد لێ دەبتەوە لەبەرەوە دەنجی زۆر زیق بووە هەر هاواری دەکرد وانە دەنجی زۆر بەرز بووە بە پیا و بە ئافرەت هەردووچی هەیە دەنجی کیت مامۆستایەک لە مێشکت مایە دەنگت بەبیر دێتەوە دەنجی جێلێ ئێستا ئەچاتوو لە جێوی ینی ناکرێت و دەرسەکەت هەمووی هاتوو هاواربی یان بەعکسەوە دەرسەکەت ئەوەندە نزم بی خەویان لێ بکەی ئەوانی پشتەوە ئەوانی پێشەوەش بەس ئەوانی پێشەوە جیان لێبی ئەم بە خۆمان کە تەڵەبە بووین بە سەریعی دەچوینە دەرسی هەتا ڕێزی پێشەوە مامە بەرکەوی چکە مامۆستایەکمان نەبوو دەنجی هەتا ڕێزی پێشەوە دەهات خلاص یعنی لەکن سەبوڕەیڕە هەتا ڕێزی پێشەوە ئەوانی پشتەوە هیچ
ئەجەوی خەوی هاتبە ئەویشی تکەی هەبە لە خۆی دەچۆ پشتەوە بەعکسەوەش مامۆستامان هەیە مامۆستامان دەنجی ئەوەندە بەرز بووە ئەتو لە ترسی پەردەی جێت دەچێ پشتەوە نادەنیشی دەڵێ ئەوەندە بێزار دەبم ئەوانی پێشەوە هەموو دەماندیت ئەوها ڕویان گرش بوو بە دەنگەکەی ئیزعاج بوو وەشیان نەدەگۆ کەواتە زۆر گرنگە ئەگەر دەتەوێت ئیدارەی سەفی باش بکەی تۆنی دەنگت من یەک دوو جار گوتم ئەوانی ئاخیری جێتان لێە بەس ئەوەندە بەسە جیان لێبی نەک هاوارکەی ئەتو ئەگەر ئەوانی ئاخیری جیان لێ نەبی یان دەبی دەنگت بەرزکەوە یان دەبی بچێ پێش ئەو دوو تەریقەت هەیە بەڵام دەبی سۆگەری بکەیت کە هەموو پۆلەکە دەنگت دەگاتە هەموو گۆشەکانی پۆلەکە ئەوەندە بەسە زیاتر نا ستەی پۆزتیڤ بەردەوام ئیجابی بتکایە وەک مامۆستا دیسان گوتمان ئەتو ئەرکت زۆر زیاترە بەس لە دەرزگوتنەوە ناکرێ بە خشەخشەی تەڵەبەی هەڵبتی ناکرێ بە خشەخشەی کورسی ئەتو ئەوە بکەی بڵێ ئەوها مەکە ئاسایی وەرگرە باشە ناکرێ بە قسەچی یان ئەو هایەکی لە تەنیشتی کرد ئەتو هاواری لەسەر بکەیت خۆت چ دنیا خرانە بوو هیچیش لە مەسەلەکەی نەگۆڕە وانە مەبەست ببوورە دەمە یەکسەر نمونەکەی بینەوە مەبەستمەوەیە دەبی بەردەوام ئیجابی بی ڕەنگە تااقەتی نەبیستی ڕەنگە پشتی بێشی ڕەنگە بەخۆی پێ ئیزعاج بی ڕەنگە جێ نەوی دانیشی ینی هیچ مشکلە نییە مەبەستم لە بۆ منداڵیش وایە تکایە بەردەوام ئیجابی بە ئەگەر تەڵەبەک درەنگ هات چ مشکلە من ڕەنگە هەندێک جار لەگەڵ درەنگ هاتنە ژووری تەڵەبە مامۆستا هەیە زۆر تووڕە دەبی یان هەیە لێ ناگەڕێ یان هەیە دەری دەکاتەوە بەزە تو ژیانی ئەو تەڵەبەی نازانێ بە چ دەردەسەرێک هاتە ئێرە ئەگەر محتەم نەبی نایەتە ژۆرێ وانە یان دەبی بە ئیجابی وەرگری ئەگەر پرسیارەکی نەزانی ئەگەر تەڵەبەکی زیرەک بوو دەرەجەی کەمی هینا ئەگەر ئەو هەموو ئەگەرانە بەس پۆزتیڤ بمێنەوە چکە ئەو ئیشی مامۆستایە ئەو پۆزتیڤ ڤایبس یان ئیشاراتی ئەرێنی بنێری بڵاوی کاتەوە وەکو سیگنال مەبە وەکو دەڵێ کانگایەک لە بۆ شتی نەرێنی بەعکسەوە ئەرێنی بە زۆر گرنگە لە بۆ ئەتا ئەو سقەیە دروست دەبی پلانت هەبی ئەمن بۆ خۆم شخصی مایکەی بگرە لەگەڵ دەفتەر پلانی نیمە ئەو مایکەوە لەگەڵ دەفتەر پلانی نیمە ئەوم گرتیا لەگەڵ دەفتەر پلانی نیمە بە دیتیل یعنی بچی هەموو وردەکاریەکان بنووسی بەڵام ئەوەی مامۆستای نوێیە دەبی پلانی هەبی هەتا دەکەوتە سەرسکە بەڵام بەڕای من دەبی پلانەکە فلکسیبڵیتی تێدابی مرونەتی تێدابی هەندێک چوارچێوە گشتەکەی دابنێ لەو چوارچێوە گشتیە ئەتوو حڕی چ دەکەی بەڵام چوارچێوەکە دیاربی ئیتارە عامەکەی خۆتە دیاربی بەسە بەڵام بڵێ 5 دقەی یەکەم ئەوەی دەکەم دوای 3 دقە ئەوەی دوای 2 دقە بۆ ئەو ڕۆبۆت دەتوانانی بکە بەس ڕۆبۆت ئەگەر بتوانانی ئەوە بکە ینی ڕۆبۆت بی دەرز بە ڕۆبۆتیش بڵێ ئیلا ئەلەو حاڵەتی ئەوە سەردەگری ئەگە مامۆستایەکە ڕۆبۆت بی و ئەگە دەستش بە ڕۆبۆتی بڵێ 2 دقە یەکەم ئەوە وەرمەپە 3 دقە دوای ئینترۆدەکشنە 5 دقە پرزنتیشنە دوای 3 دقەی تر ئەوەیە ئەوە ناکرێ ئەوە فێڵکردنە لە خۆت فێڵکردنە لە ئیدارەی فێڵکردنە لە تەڵەبەی لە هەموو شتێک لە ئیشەکەی خۆشت بەڵام ئیتارە عامەکە دەبی وازح بی لەلات دەبی بزانی لەو دەرسەی چ دەکەی دەبی بزانی چ دەڵێی بەڵام مەرج نییە هەمووی بەنووسین دقیق هەبیتە پلانت هەبی باشە پلانت هەبی چکە تەڵەبەش دەزانی چ دەکەی ئەو وەختە بەخۆشت دەزانی چ دەکەی وەکو خەریتەکە لە بۆ ڕێ دەرێ لێرە دەچمێرە دوایی دەچمێ بەڵام بڵێ پلان 100% جێبەجێ دەبی نەخێر جێبەجێ نابێ وەکو گوتمان لە یەک حاڵەت جێبەجێ دەبی چییە ئەگە مامۆستایەکە ڕۆبۆت بی ئەگە تەڵەبەکانش ڕۆبۆت بوو چکەگە مامۆستاش ڕۆبۆت بی ڕەنگە بچنە پشت ڕۆبۆتەکەی تەڵەبەکان نەهێڵن گەمەکەی بکایان قورمیشی بکەن یان پاترەکەی دەرێنن بەس ئەگەر ڕۆبۆتی لە بەرامبەربی دەتوانێت بکە بەڵام گرنگە پلان هەبی بەڕاست مامۆستامان قسەی کرد بیرایەتی بەس زۆر گرنگە ستایش و پێزانی تەقدیر شکر و تەقدیر یعنی پێزانین لە بۆ ئەوی شەی تەڵەبەک شتێک دەکا ستایشی بکە دەستخۆشی لێ بکە تەڵەبەک لە کاتی خۆی ئامادە دەبی ڕەنگە بڵێ ئەو واجبی خۆیتی تەواوە بەڵام ئەدیەگە لە کاتی خۆی نەهات یعنی هەموو شتێکی وا لێ بکە با ستایش و پێزانینت هەبی با بزانی ئەتوو پێدەزانی وای لێ بکە بزانی کە ئەتوو ئاگات لە هەموو شتیە ئەتوو ئاگات لێ ستایش و پێزانین praise and appreciation praise مەدح
ئەپریشیشن تەقدیر ئەو دووشتە زۆر زۆر گرنگە بە تایبەتی لەگەڵ منداڵ گەورەش پێی خۆشە ها مامۆستامان گەورەشە پێی خۆشە دەڵێن لۆ نەتانگۆ دەستان خۆشبی بەس دەڵێن دەستان خۆشبی لۆ نەتانگۆ هەمووی وایە طبیعەتی ئینسان وایە طبیعەتی ئینسان حەزی لە دەستخۆشیە ئەوجا تو ئەگەر لەگەڵ تەڵەبەکانت نەیکەی لەگەڵ چێ دەیکەی لەگەڵ تەڵەبەکانت بیکە ئەوانە هەمووی ڕەبتی بە بەڕێوەبردننی پۆل هەیە یەک شتی تر کە زۆر زۆر کاریگەری هەیە لەسەر بەڕێوەبردننی پۆل تووڕەبوونی مامۆستا تکایە کۆنتترۆلی خۆت لە دەست مەدە زاڵ بە بەسەر تووڕێی خۆت تەڵەبە گوتمان نەوعی هەیە تەڵەبە هەیە دەوێت مامۆستای تێستکە تەڵەبە هەیە دەوێت مامۆستای تووڕە بکە بڕوا بکە تەڵەبە هەیە لەگەر تەڵەبەی تر گرۆی دەکات دەڵێ ئەو دەرسێ بزان چم لە مامۆستای دەکەم دەربزانە کو تووڕێی دەکەم وایە دڵنیا بە ئەوە لە مێشتیان هەیە ڕەنگە لە عومرێک لە بۆ عومرێک دەگۆڕێ لەبەر ئەوە دەبی بەردەوام تووڕێیت لە کۆنتترۆلی خۆت بێ ئەگەر شتەکە بە دڵیشت نەبوو بەس هەڵمەچوو بەس تووڕەمە بە چکە ئەگەر وات کرد ئەوان دەبنەوە ئەگە وات کرد ئەتۆ نمونەی خراپ دەبی لە بۆوان چەند کەس هەیە ئێستا لەنگۆ مامۆستایەکی لەبیرە کە بە تووڕە مەشهورە مامۆستات هەبووە تووڕە هەمومانەمە خۆشت دەویستەوە مامۆستا خۆشت دەویستەوە مامۆستا چ دەڵێ ماردین نقطەی زعفی مامۆستای کە دیتراوە چاڵنجی دەکات بەس لە بۆەوەی دەرسەکەی شەرحنەکە یاڵە وەرە ئەتوو بڕۆ ئەو جارە سڕی تو ئەتوو تووڕێکە هەتا دەرس ئەو لە جامیعەش زۆرە ئەو لە جامیعای گەلێک زۆرە دەڵێ مامۆستا هەبووە 3 ڕۆژ دەرس شەرح نەکردێ لەبەر تەڵەبەکان تووڕیان کردیان تەڵەبەکە خەنی بووە واجبی زیاتر دەدا ئەوەش غەڵەتە بەس ئەوەش غەڵەتە ینی ئەوەش غەڵەتە ئەتوو تووڕەبی یاڵە مادەم دەلاپەڕیت کەس زیادە ئەوەش غەڵەتە بەبەستمان لە بۆ ئیدارەدانی سەف کۆنتترۆلکردنی تووڕەیی خۆت کۆنتترۆل ئێرە باش کۆنتترۆل زاڵبوون بەسەر تووڕەیی خۆت زۆر زۆر مهمە یعنی حسابی ئەوەی بکە ئەتوو قدوەی حسابی ئەوەی بکە ئەتوو مامۆستای ئەتوو پەروەردەکاری ینی تەڵەبەکە لای ئەگەر مامۆستا تووڕەبی ئەدێ من لە تووڕە نەبوو ئەگەر ئەو تووڕەبی ئەدیلۆ ئەوە ینی وا دەکا بیر دەکاتەوە بەڕاستی لەبەرەوە زۆر گرنگە بەسەر تووڕەیەکەتدا زاڵوی زۆر مهم فێربوونی ناوی تەڵەبەیە ناوی تەڵەبەی فێربی ناوی تەڵەبەی فێربی زۆری حەز لێیە ئینسان تەبیعەتی وایە بە ناوی خۆی بانجیکێ ناوی خۆی شتێک ینی ئەوها بانجی بکەی زۆری پێخۆشە بەڵام هەندێک تەکنیکەیە دەتوانێت فێریبی هەندێک تەکنیکەیە دەتوانێت فێریبی زیان لێ ڕەنگە لەو مجتەمەعی من نەبی لە بۆ ئەجنەبی زیاتر کە دەڵێ مایکڵە دەڵێ پێم بڵێ مایک جۆناثانە دەڵێ پێم بڵێ جۆن تۆماسە دەڵێ پێم بڵێ تۆم ئەو شتیان هەیە لە خارج ئەگەر کەسە کتەبوو لە دەرەوە هاتبەوە پێی خۆش دەبێ بڵێ what do you want me to call you ڕەنگە زۆری پێی خۆش دەبێ احتیمالە لە مەکتەبە ئینگلیزیەکان تەڵەبەی ئینتەرناشناڵت هەیە خۆیان ئەگە حەزیان لە چ بوو پێی مەڵێ خولە وەرە مەبەستمەوەیە بە ناوی خۆی بانجی بکەی ئەگەر ناوی خۆشەویستی ئەوە شتێکێ دەلاع و ڕێساکانی پۆل ئەگەر دەتەوێت تەڵەبەکان بەجێت بکەن با بەشداری بکەن لە دانانی ئەو یاسانە نەک بڵێ ئەوە یاسایەکانە دەبی پابەندبی تەواو ئەمن کو دەکەم بە خۆم هەتا جامیعەش دەچمە ژوورێ پاژەوەی قسەی خۆم کرد و خۆم ناساند و ئەوانە یاڵە جەماعەت با لەسەر هەندێک یاسا ڕێک بکەوین هەتا لە دەرسەکەی خۆمان هەتا ئاخیر ساڵی جێبەجێکێ ئەمن شتێک دەڵێم لە بۆ خۆم ئەتوو شتێک داوا بکە لە من بەڵام هەردووچی دەنووسین ئەمن بۆ نمونە دەڵێم مۆبایل نابی بەکار بێ یاڵە ئەنگۆتتان دەوێ یەک دەستی بەرز دەکات دەڵێ مامۆستا بەس مەمان شتێنەوە باشە دەنووسین شکاندنەوە نییە ئەمن دەمەوێت هەر کاتێک پرسیارت هەبوو بیکەی علاقەی بەوە نییە دەمپچڕێنی نامپچڕێنی باشە یاڵە ئەتوو چت دەوێت مامۆستا ئەگەر تاخیر بوون لێ بگەڕێ بینە ژۆرێ باشە دەینووسێ تەمەشا مشارەکەکردنە کە هەر هەموو دووەرگرت ئەو کاتە هەمووی جێبەجێ دەبی بەڵام بەس ئەگەر ئەمن بەتەنێ بڵێم مۆبایل بەکار نایە پاشە من نایە ژۆرێ لە جێ خۆت قسەی ناکەی ئەوها ناکەی ئەوها ناکەی ئەوە نازانەوە چی
یعنی ئەوە هیچ پۆل نییە زیاتر، یعنی ئەوە یەکلایەنەیە. ئەو کاتە چ دەکەن ئەگەر تو یەکلایەنە ئەو شتانت کرد بە قەستی هەوڵ دەدا مۆبایلی بکاتەوە لە بنەوە، بە قەستی هەوڵ دەدا تاخیر بی هەتا نێتە ژۆرێ هەتا لێ نەگەڕێ بێ ژۆر یان هەتا تووڕەتکە، بە قەستی لەناو ئەوەی دەستی بەرز دەکاتەوە پرسیار دەکات. تەمەشا دەیەوێت وا بکە، بەڵام ئەگەر بەخۆی بەشدار بوو لە دانانی ڕێساکانی پۆل پابەندیش دەبێت پێی، ئیلتیزامیش دەکا پێی چکە نووسیتێت. دوای ئەوەی کە هەموو یاسایەکان نووسرا چ دەکەی؟ ڕەشی دەکەیەوە؟ نە، دوو تەریقە هەیە، یان ئەگەر لە سەوەرەقەی فلیپچارت نووسیت بەردەوام لە تەنیش سەبوڕەی بی با لەوێن دەرێبی لە پێر چاویان بی، یان ئەگەر گروپاتت هەیە یەکێک ڕسمەکی بگری ڕسمەکی بگرە لە گروپەکەی دانێ، لە گروپی تەڵەبان دانێ کە لەگەڵ مامۆستا هەیەی بڵێ ئەوە کلاسڕۆم ڕوتینە، ئەوە یاساکانی پۆلە، با بەردەوام لە خەیاڵتان بی ناوە ناوش بە بیریان بینەوە. ئەگەر یەک لەو یاسانەی پێشێل کرد برێها لەبیرتە چمان گوت بگەڕێەوە سەری. لۆ زۆر گرنگە ئەگەر لە تەنیشت وایت بۆردەکەی یان لە شوێنێک هەبیتن بەدەست نووسراوی تەڵەبەکی بنێرە بێت لە بۆت بنووسی زۆر مهمە، بەدەستی خۆشت نا زۆر باش دەبێت. ئەگەر لەسەر وایت بۆردیش نووسیت ڕسمەکی بگرە چتەوا بوو ڕسمەکەی بڵاوکەوە لەو گروپەی کە لەگەڵ تەڵەبەکان هەیت باشە، ئەوە زۆر یارمەتی دەدا لە بۆ ئیدارەدانی سەف. تەڵەبە ئەگەر بێ ئیش بوو چ دەکا؟ ئەگەر بێ ئیش بوو تەشقەڵی دەکا لەگەڵ ئەوەی تەنیشتی بستەشی لێ دەدا، نەقورسەشی لە بنەوە لێ دەدا، وەرەقەچی لۆ دەنووسی، جوونەچی لۆ دەنووسی لە بۆی دەنێری وانە. ئەگەر بێ ئیش بی خشەخشی دەکا، ئەو جانتای دێنی شتی دەردێنی هیچ ئیشی نییە، لەبەرەوە دەبێ مەشغولی بکەیت، سەرقاڵی بکە بە ئەکتیڤیتی، ئەوەندە مەشغولی بکە تا دەرسەکە مەجالی نەبی هیچ بکاتن. یان زۆر گرنگە ئەوە لە بۆ بەڕێوەبردننی پۆل. ئەگەر دەتەوێت پۆلەکەت بە باشی بەڕێوە بێت دەبی بەردەوام جوعبەکەت یان هەکبەکەت ساڵاکی تێداوی هەتا کاتی ئەوەی نەبی تشقەڵە بەوەی بکە شەڕی بەوەی بفرۆشی قسە بەوەی بڵێ. پەیوەندیت لەگەڵ تەڵەبەی زۆر کەسێ بەغەڵەتی دەڵێ مامۆستا دەبی هاوڕێی تەڵەبە بی. چەند کەس لەگەڵ ئەو قسەیە دەست بەرزکەوە مامۆستا دەبی هاوڕێ بی، مامۆستا دەبی هاوڕێ بی. چەند کەس لەگەڵەوەیە هاوڕێ بی هاوڕێ بی هاوڕێ بی هاوڕێ بی. ئەمە شتە چکە دەڵێم؟ ئەمن دەڵێم دەبی هاوڕێیانە بی. جیاوازەکە دەبی دۆستانە بی. Not to be a friend but be friendly. جیاوازی هەیە ئەگەر هاوڕێ بی یان هاوڕێیانە بی. هاوڕێبوون زۆر فەرقی هەیە، خەرها هاوڕێبوون پێکەوە دەرچوونە، هاوڕێبوون پێکەوە بازارکردنە، هاوڕێبوون پێکەوە سەردانی ماڵکردنە. مەبەستمەوەیە کە دەڵێ هاوڕێ سەدیق یان برادەر فرند ئەو شتانە زۆر تێدەپەڕیدەوە، بەڵام هاوڕێبوون شتێکەیە، یعنی ئەتوو لەگەڵی نەرمی، ئەتوو لەگەڵی ئامادەی یارمەتی بدەیت، ئەتوو ئامادەی هاوکاری بکەیت، بەڵام ئامادەنی بچی لە دەرێ لە بازاری پیاسی لەگە بکەیت. زۆر گرنگە ئاگادار بین کەینێ واتە کەی و لەکوێ ئەوانە ڕێگە پێدراون، ڕێگە پێدراون. تکایە ئەگەر دەتەوێت تەڵەبەک لە باوەش بکەیت با لە شوێنێکی کراوە بی، شوێنی کراوە، شوێنی مەسەن گۆڕەپانە هیچ مشکلی تێدا نییە، شوێنی با بڵێن، بەڵام شوێنی تایبەتی مامۆستا ئەگەر ژوورێکی تایبەت هەیە لە بۆیان ئەوە ناکرێەوە هەم کوڕ و هەم کچیشە لە بۆ مامۆستای پیا و مامۆستای ئافرەتی شەردووکی تەواو. ئەوە لە شوێنەکە دەبی شوێنەکە کراوە بی، مەفتوح بی. ئەوەی کە دەیکەی من پێم وایە کەمترین جار بیکەی، کەمترین جار بیکەی، بەڵام هەندێک جار مەجبوری، هەندێک جار ناچاری بیکەی. کەینێ دەیکەی محاولە بکە لەبەر چاوی تەڵەبەکانی تر زۆرەوە نەبن ئەوان هەست بە نەقس بکەن. حەسادەت و ئیرەی هەندێک هەیە لە بینی یەکسەر ئەو تەڵەبانەی تر دەڵێ ئەوە فەرق و جیاوازی دەکا ئەو مامۆستایە ئەوەی خۆشتر دەوێت لەوانی کە لۆی بەردەوام باوەش بۆی دەکرێت لەبەرەوە نەیکەی، یان ئەگەر کردت لەگەڵ هەمویان بکەی کە زۆر زەحمەتە کە ناکرێت کە بە خۆت تەبیعەتت ڕەنگە ڕێگە بەوە نەدا وانە ناتوانانی بیکەیت. ئەجە لەبەرەوە دەبی زۆر کەمی بکەیەوە چکە ئەتوو چەند چاوەکت لەسەرە. دڵنیا بە منداڵ ئەوەندە شەیتان بە معنای زیرەکی، یعنی ئەوەندە شەیتانە، شەیتان بە معنای زیرەکێک ئەوەندە شەیتانە دەڵێ دەستەکەم برادەکەی دەڵێ و مامۆستای ئەمنی خۆش دەوێت، ئەو مامۆستای زۆر ئەمنی خۆش دەوێت، ئەمنی لە تو زیاتر خۆش دەوێت، دەڵێ کو دەڵێ ڕاوە بزانە کو لە باوشم دەکات. یەکسەر لە پێشەوی دێتن ئەتوش بە بەراعەتی خۆت ئەتوش ئاگات لەوەی نییە بۆچی کەل عادە لە باوشی دەگری، بەڵام لەوێ یەکەچکەوا دەکوڵێ لە پشتەوە
یەکەچکەوا دەکڵێ یەکەچکەوا خەریکە ڕەچی لێت دەبتەوە یەکەچکەوا خەریکە نەزڕەی دەگۆڕێ بۆچنی دەگۆڕێ بەرامبەر مامۆستا و بەرامبەر تو تەمەشا ئەگەر وا بیر بکەیەوە دەبی زۆر زۆر کەمی بکەیەوە ئەگەر کردیشت لە شوێنی کراوەبی ئەگەر کردیشت بە خەڵکیت کە لەوێبی ئەگەر کردیشت بە تەڵەبەی تر کەم لەوێبی ڕەنگە ئەگەر بتوانی زۆر گرنگە ئەوە بکەیت لە ناو پۆل بەڕای من نەکرێ باشە لە ناو پۆل دیسان دەڵێم ئەتو چەند کەس لە باوەش دەکەیت 1 2 3 5 10 ئەگەر بگەیت دا هێشتان دەدمایە هێشتان کە بیست چاویت کە وات لەسەرتە چکە دیار نەبوو لەو جێی تەمەشا دەکەیت مشکلەش وایە دەبی لە هەموو لایەکان تەمەشا بکەیت هەتا هەموو مشکلەکەی ببینی یعنی زۆر جار لە بۆ حەلکردنی مشکلە پێویستت بە گۆڕینی شوێنی تەمەشاکردنە بە گۆڕینی گۆشەنیگا و پێرسپێکتیوی پێ دەڵێن یان ڕوئیایەکە تەمەشا بکەیت لە چ ئەنگڵێک لە چ زاویەک تەمەشا دەکەیت باشە زۆر باشە ئەو پرسیارەکە دەڵێ بەس دوو دەنکەش قاتە دوو حرەکە دوو دەنکەش قاتە دەگۆڕی ئەو معادلەیە یان معادلەکی ڕاضیاتی ڕاستت لە بۆ دەردەچی دەزانی فەرموو لەی هەشتەکەی دەستە ڕاست عفو ئێستا لێرە ئەوەت لادا ئەوەی دەڵێ لەگەڵ ناقسەکەش لادەی تەمەشاکە ئەوە بۆ 11 ها یەکسانەکەی عکسی کردەوە ئەو جارە وەری جێڕە 18 وانە ئەو شێستیەکە کە هەڵی دەجێڕیەوە ناو change your perspective ئێستا نەزرەکەت دەگۆڕی سەراوژێریکەوە ئەمە مەبەستمەوە بۆ پێت بڵێ تەمەشای بکەیت مەرج نییە ئەو زاویە ئەتو لێ دیارە ئەو کلێنکسەم پێگوتی ئەتو چت لێ دیار بوو ئەتو چت لێ دیار بوو لە لای من زۆر گرنگە و لە سەدەی بیستێکی زۆر گرنگی پێ دەڵێ تکایە واز لە سزا بینە no punishment هیچ پەنیشمنتێکی جەستەیی دەرونی تەڵەبە مەدە چونکە بە حیاتی لە بیری ناچی چونکە بە حیاتی ئێستا لە هەر یەک لەنگۆ بپرسین چت لە بیرە لە مامۆستایەکی عقوبە دەستخۆشیت هەندێک لە بیرە بەس لە بیر دەچی دەستخۆشی هەندێک جار زۆر دەبی لەبیر بەس عقوبەت قەت لە بیر ناچی چێشتە چی ئیبتیداییمان لۆ دەجێڕتەوە علاقەی بە عقوبەی هەبی ئیبتیدایی پاش چەند ساڵی یاڵە ڕۆژان با لە تو دەست پێ بکەین مامۆستا ئیملامانی پێکرد دیکتیشن سێزار گوتی ئەو پاش عقوبەی ئاساس کۆمبیە و شتیوان کردیان شەدە مامۆستا بەخۆی دەزانن مەجالی نەدەدا ئیملاکەی باوان کردان لە سەریە پێیلەکە سەدەکەی بە حیاتیش لە بیرت ناچێت تابانە توش تەکتەوە بەڵ فەرموو گوتی ئاساس عقوبەکەم گەورەتر دەکات گوتی لەسەر سەوڕەی بنووسە هەتا هەموو پێت پێ بکەن هاتوو نازانی هەموو کە نووسی حتا مەکتەب تەواو بوو هەموو سبەینەت ماچی دەکردم دەمی بردە بیداریکە تەئسیرەکەی کرد برینەکەی دروست کردیە ساڕێژ بوون و هەندێک برین هەیە بە وەقتیش ساڕێژ ناوی هەندێک هەیە ساڕێژ دەبێت یاڵە با تاوانش بزانین چی بەسەراتیە فرسەتە ئەوانە باشتیان لێ دەربینی دوای بەکار دێتەوە لەگەر ببیرت نایە لە دەورەی چت گۆەوە بۆ علی کێبڵ ماشەڵڵا باش نەبوو دار بۆ کێبڵ نەبوو ینی ئەی بابا ئێستاش دەزورێتەوە تەواوە تەمەشا دەڵێن
قەت سزای تەڵەبەی مەدە چکە بە حیاتی لەبیری ناچێت. باشترین معاملە لەگەڵ تەڵەبەی لاسار پێدانی بەرپرسیارەتی مهمەی بدێ، مەسئولیەتی بدێ، گروپ وێرکی بدێ، شتی پێ بکە، برێ وەرە سەبوڕەی بسترەوە، برێ ئەتو ئاگات لەو شتانە بێ، بەڵێ واجبەکان خڕکەوە وەرە بەڵێ ناوەڵە مراقب باش نییە، مراقب چکە تۆڵە دەکاتەوە و ئەو سوڵتەیە بەکاردەینی، ئەو سوڵتەیە بە خراپی بەکاردەینی، بەڵام بەرپرسیارەتی گچکەتری بدێ. مراقب مامۆستا مشکلت زیاتر لەو دروست دەکات، غەدر لە خەڵکێک دەکات ئەتو ئاگات لێ نییە بە ناوی ئەو سوڵتەی ئەتو پێدایە. بەس لێ بکۆڵەوە بزانە چەند کەسی فەقیری بە ناونووسین و بە عقوبەتدایە بەبێەوەی ئاگار لێبی ڕەنگە شتێکی شخصی لەگەڵێوی. هەندێک تەڵەبەی لاسار سەبەبی لاساریەکەی چییە؟ نەقسی ئیحتیمام، یەکەم شت نەبوونی بایەخ پێدان، یان کەس بایەخی پێ نادە لە ماڵی هەروە لە برادرەکانی وە. بەس ئەگەر مامۆستاوی مامۆستا شتێکی بداتێ یەکسەر ڕادەوەستی بە دڵخۆشیەوە دێتە پێش، دەڵێ و مامۆستا ئەبنی خۆش دەوێت ئیحتیمامم پێدەدا، سەبرە بە خۆی دادەستەوە. یەکەم مشکلەی هۆکاری لاساری نەبوونی ئیحتیمام پێدان. ئەگەر هەر کەسێکی گەورەش وەرە لە خۆت تەمەشاکە، کەسێک ئیحتیمامت پێ نەدا چ دەکەی؟ یاخی دەبی، متەمەڕد دەبی، بەجێی کەس ناکەی، لاسار دەبی. عادلیمان فیلمی زۆرە لەسەرەوەی، بەڵام زۆر مهمە لە بۆی سەرنجی خەڵکی ڕابچێشی دەچوو پەلاماری خەڵکی دەوڵەمەندی دەدا، پەلاماری وای دەکرد کابرا لەبەرەوەی خەڵک باسی بکات دەچوو شتی خراپی لەسەر ڕێکانی دروست دەکردیان لەسەر وێ دایدەنایان حەشک پیسایی دەکرد لەوێندەرێت تا بەس خەڵکەکە باسی بکە بڵێن فڵان کەس ئەوەی کردێ لەوێندەر. ئەوە نەبوونی ئیحتیمام. تەڵەبەی لاساریش وایە یەکەم شت بەرپرسیارەتی پێ بدە. مەبەست لە فیدباکی چییە؟ بەرزکردنەوەی ئەدای، بەرزکردنەوەی ئاستی ئەو بەرهەمەیە. لەلایەن لە ڕوانگەی مامۆستاوە فیدباک چییە؟ کۆمنتە، ئامۆژگاریە، ڕێنیشاندانە لە بۆ باشترکردن. ئەدی لە بۆ تەڵەبەی چییە؟ How's my work؟ ئەو دەوێ بزانی برێ ئەرکەکەم چییە؟ What shall I do next؟ باشە جاری داهاتوو کوبیکەم، ئەوەی دەوێ بزانی. How can I improve؟ چۆن باشتر بم؟ یعنی تەڵەبە ئەوەی دەوێت لە فیدباک. ئەگەر تو بەس فیدباکت بەس سەح بوو یان بەس غەڵەت بوو، ئەو فیدباک نییە، چکە پێت نەگوت چ بکە، پێت نەگوت جاری داهاتوو کو دەتانی باش بێ. کاتە فیدباک لە ڕوانگەی تەڵەبەوە شتەکە دەیەوێ پێی بڵێ ئیشەکەم کووە، کو دەتوانم باشتری کەم، کو دەتوانم ئەو غەڵەتانە نەکەم کە دووبارەیە. لە ڕوانگەی مامۆستاشەوە زانیاریە، کۆمنتە، ڕێنیشاندانە. باشە؟ ئەوە ئێستا زانیمان فیدباک چییە؟ فیدباک پێویستی بە چییە؟ سێ چار شتی زۆر گرنگە کە کاتێک فیدباک دەدەین ئاگاداری بێ. یەک دەبی لایەنی باش و خراپی دیاری بکەیت، نەگەت و بەس غەڵەتەکانی لێ دیارکەیت. نە ئەبەس بڵێ ئەوەت باشە، ئەوەت خراپە، ئەوەت بەقووەتە، ئەوەت لاوازە، ئیش لەسەوە بکە. کاتە هەردوو لای دەبی بدەیت. فیدباک بەس لە بۆ خراپە نییە. ئێستا ئیمە زۆربەی بەس خراپەکەیە، ئەوەت غەڵەتە، ئەوەیە ئەوان تر کە دەستی لێ نەدا یعنی ڕاستە تەواو. بەڵام دەبی هەردووچی تێدابی. دووەم ئەتو بەس گۆتت غەڵەتە، زەربە کرد لێدا، تەواو ئیشت تەواو؟ نە، دەبی ڕاستەکەشی پێ بڵێ. provide solutions. حەلەکەی چییە؟ لە ڕێاضیات بۆ نمونە معادلەکە دایتێ ئەومان لە حەلکە دەڵێنە غەڵەتە، تەواو غەڵەتە، بەس ڕاستەکەی چییە؟ ڕاستەکەشی پێ بڵێ، ئەوە دەبتە فیدباک. ئەوجا ئەگەر نا فیدباک نییە، ئەگەر بەس غەڵەتت دانا دەبتە چ؟ ئەگەر بەس غەڵەتت دانا دەبتە سکۆرینگ، واتە دەرەجە دانان. بەس دەرەجە دانانە ئەوە سکۆرینگ، ئەوەی ڕاست و غەڵەت دادنێ. بەڵام ئەگەر دەتەوێت تەڵەبەکە ئیستیفادە بکە دەبی فیدباکی بدەیت. فیدباک یەک لەوانە حەلەکانە. چاوەڕێ مەکە ئەتوو باسی ئەوە دەکەین کێنێ فیدباک بدەین، بەڵام یەک لەوە حەلەکانە. ئەگەر حەلەکە یەک هەنگاو زیاتر بوو هەنگاوەکانیشی لە بۆ بنووسی. ڕەنگە پرسیارەوە بکەی مامۆستا لەوە هەموو تەڵەبەی کو دەنووسرێ؟ وڵا دەبی بنووسی، ئەوەیشی تۆ دەبی پێی بڵێ. ئەجا تەریقە هەیە کەی دەیدەی، لە چێ دەیدەی، چۆن دەیدەی، دەکرێت هەمووشیان کۆ بکەیەوە، هەموو خاڵە هاوبەشەکان بەیەکەوە ڕوونی بکەیەوە دوای باس دەکەیت. خاڵی تر ئاستی فیدباک دەبی چۆن بی. فیدباک ئەگەر بەس پێم گوتی مەسەلەن ئەوە غەڵەتە، ئەوە ڕاستە، ئەو باشە،
بەڵام دەبی ئەو فیدباکەی پێی دەدەم هەندێک ئاستی بەرزتر بی لە تەڵەبەکەی هەتاوە بکەم ئاستەکەشی بەرز بکەمەوە ئەگەر بەس پێم گۆ 2 کۆ 2 دەکات 4 ناکات 3 ئەوە هەست دەکەم فیدباکەی تەواو نییە دەکرێت نمونە چ کەشی لەگەڵ بدەیت دەکرێت زۆر شتی بکەی بڵێ بۆی ئاستەکەی هەندێک بەرزتر بکاتەوە ئەگەر بەس لەو ڕاست کردەوە کاو لەو ئاستە ڕادەوەستی فیدباکیش لە بۆ چییە لەبیرتان بیگوتمان لە بۆ چییە بەرزکردنەوەی ئاست بەرزکردنەوەی ئاست ئەگەر بەرزکردنەوەی ئاستی تێدا نەبوو ناستە قالبی فیدباک دیسان پۆل و لەگەڵ هەندێک ئاستوانە بە ئەلکترۆنیشمانێ یعنی نووسینە یان قسەیە یان بە ئەلکترۆنیە هەموو فیدباکەکان هەیە هەندێک پرسیار هەیە دەربارەی فیدباک کە زۆر دەکرێت پێیان دەڵێن FAQ یان frequently asked questions ئەو پرسیارانەی زۆر دەکرێت دەربارەی فیدباک یەکەم when to give feedback کەینێ فیدباک بدەین پاش دەرسەکەی لە ناو دەرسەکەی پاش امتحان لە وەختی وەرەقەدانەوەی یان چ وەختێک بیکەیت یان امتحانەکەت کردینە وەرەقەکانت کۆ کردیتەوە بردیتەوە ماڵێ تەمەشات کردیە ئەو جدی پاشان فیدباکی دەدەیت ئەوەش هەیە ئەو تەریقەش هەیە پرسیاری تر زۆر گرنگە شێوازی فیدباکەکە چۆن دەیدەی بۆ نمونە لە کاتی گونجاوی خۆی ئەتو ناکرێ شتێک ئێستا پێت دەکرێت تەعجیلی کەی لە 2 هەفتەیت کە 2 هەفتەیت کە مشکلەکە نامێنێ ئەگەر قاعدەک هەیە لە یعنی لە حیاتیش دەتوانیت جێبەجێ بکەیت ئەگەر هەر ئیشەک بەڵام هەر ئیشەک ئەگەر لە خلالی یەکە تا 2 دقە پێت کرا یەکسەر بیکە تەعجیلی مەکە ئێستا چەند جار هەیە هەمووان تووشەوەی بووینە ویستیتمان تەلەفۆن لە برادەر چی بکەین نەمان کردی لە بیرمان چۆ دوای ساڵی بەسەدا ڕۆیە و دوای عاجز بوو دوایە بووانە تەلەفۆن چەندیشی دێ نامەک دەتەوێت بنێری دوایە دەنێرم یەکسەر یعنی هەر ئیشەک دقەک 2 دقەی کەمتر پێچوو یەکسەر بیکە فیدباکی جوایە یعنی محاولە بکە تاخیری مەکە ئەگەر بکرێت بەڵام کاتەکە گونجاوە هەندێک جار کاتەکە مامۆستا بڕیار دەدا چ وەختێک گونجاوە ئەتوو بڕیار دەدەیەوەی معادلەک هەیە گوتمان مرۆڤ حەزی لە چییە حەزی لە دەستخۆشیە بەڵام ئەگەر غەڵەتەکەت کرد وەرناگری دەبی لە ناو لەفەچی دانەی هەمبرگر ئەو لایە دەستخۆشی بی دوایە ئەگەر ڕخنەیە یان ئەگەر چاکردنە لە ناوەن دەبی ئەوجە دەستخۆشیی لەسەر دانێ کاتە دەستخۆشی ڕاستکردنەوە دەستخۆشی ئەوجە وەردەگیرێ ئەگەر ناوەکو پێویست وەرناگیرێ ئەو معادلەیە لۆ زۆر شت ڕاستە بەس لە بۆ فیدباک نا لە بۆ منداڵ بەخێوکردنی لە بۆ ئامۆژگاریکردنی لە بۆ زۆر شت یعنی بە هاوچەشەی دەستخۆشی ڕاستکردنەوە دەستخۆشی ئەوجە دەست پێ بکە compliment correction and then compliment ینی مجاملە مەبەستمان مجاملە نییە بەڵام دەستخۆشیی لێ بکەیت ئیشێکی زۆر باشت کرد بەڵام ئەوها بواە باشتر دەبوو دەستت خۆش لەناو دوو پارچە سەمونندانە ئەوە گەر بەهارات شتیشی و خاص و شتی شتێکی ڕەنگە باشتر بیت هەوڵ بدە فیدباکت وەکو وەصف بی نەگەت و تەقیم بکەی حکم نەکەی یعنی وەصفی لە بۆ بکە شەرحی لە بۆ بکەی نەک بڵێ تا ئەوەت غەڵەتە و خەلاص نە پێی بڵێ لۆ غەڵەتە یعنی وەصفەکی غەڵەتەکەی بکە وەصفەکی غەڵەتەکەی بکەی زۆر باشە پرسیارێکیکە زۆر گرنگە مامۆستا فیدباک لە بۆ هەموو تەڵەبەتی دەبی وەکو یەکبی نەخێت دەبی حسابی فڕۆق فەردی بکەیت فیدباک لە بۆ تەڵەبەتی ئاستبەر جیاوازە لەگەڵ فیدباک لە بۆ تەڵەبەک ئاستی وەسەط بی دەبی ئەو جیاوازیە بزانێت لەبیرت بی گوتمان فیدباک لە بۆی بتە فیدباک دەبی ئاستی هەندێک بەرزتر بی لە مستەوای ئەو کەسە دەبی ئاستی بەرزتر بی لە مستەوای یعنی ناکرێ ئەتوو تەڵەبەتی باوڵەن زیرەکت هەیە دەزانی باش تێدەگا غەڵەتەکەی وەکو تەڵەبەتی ئاکەزایی بی کە کەمتر دەزانی یعنی فیدباکی وی جیاوازە لەگەڵ فیدباکی مەبەستمان لە شێوازەکەی نییە مەبەستمان لە جۆری پێدانی فیدباکەکەیە یان ناوەڕۆکی فیدباکەکەی لە کاتی فیدباک وەچی ئەوەی قسە مەکە یعنی بەسڵیە قسەی مەکە هەندێک سەبر قسەی بکە مەجالیشی بدە تێبینی وەربگری ئەگەر من هەر گوتم هەر قسەم کرد ئەوش هەر وای کرد تەواو هیچ تێناگە بەڵام ئەگەر لەسەر خۆ قسەت کرد مەجالتدا تێبینی بنووسی ئەو کاتە دەمینێتەوە ینی مەبەستەکەی خۆی دەپێکی کاتە لە کاتی پێدانی فیدباک زۆر سریع مەبە و لێش گەڕێ با بنووسن پێشیان بڵێ ئەو فیدباکانە دەڵێم هەست دەکەم هەندێک تێبینی پێویستە بنووسن با لە لای خۆیان سەبرە تۆماری بکەن
ئەگەر فیدباکی زۆر زەق و زۆر ئەوە بوو بە تایبەتی هەندێک کەس هەیە حساسە هەندێک تەڵەبە هەیە دڵی ناسکە حساسە یان شتەکە دەکرێت بەتەنێ بیدەیت بەتەنێ پێ بدەیت زۆر ئاساییە بەتەنێ فیدباکی بدەیت ینی بە پرایڤت زۆر باش دەبێت هەندێک جار دیسان لەبەر مەسلەی وەقت و لەبەر مەسلەی حساسیت هەندێک جار فیدباک لە پارچە وەرەقەچیش دەنووسرێت پارچە وەرەقەچی کچکە دەنووسی لە لای خۆت دوای یەکسەر لە پێشی دادنەی ئەو لە بۆ تۆ هەست بەوە دەکا ئەتو احتیمامت بە غەڵەتەکاندایە ئەوە لە بۆ تۆ کەس نازانیت چی لە بۆ نووسە کەس نازانیت چی لە بۆ نووسە هەر کەسە دەزانی بە شخصی کرایە شتەکەت فیدباکەکەت تایبەتە بە ئیشەکەی تو عام نییە ئەوەش شتێکی زۆر باشە هەرچەندە مامۆستا دەڵێ ڕەنگە ماندیبوونی زۆر دەوێ ئەوانە بەڵام ئەگەر جارێک بیکە ئەکیدم دووبارەی دەکەوێت چکە زۆر تەئسیری هەیە وەڕاستیەوە شێوازی جیاوازش بەکاربینە با هەموو جارێ هەر بە نووسین نەبی دەکرێت هەندێک جار بە زارەچی بی دەکرێت هەندێک جار بە ئەلکترۆنی بی دەکرێت هەندێک جار بە نووسین بی بە وەرەقە بی بە وایت بۆرد بی بە پاوەرپۆینت بی ئەگەر ئیمتحانات کرا بۆ نمونە لە پاش ئیمتحانی دەتەوێت فیدباک بدەیت تەڵەبەکانت دەکرێت مەجموعەک غەڵەتی عام خڕکەیەوە بە پاوەرپۆینت پیشانیان بدەیت دروست بکەیت لە بۆیە مەڵێ ئەوەت زۆر غەڵەت کردی ها ئەو تعبیرە زۆر جوانە ئەگەر بەکاری بینی I have noticed that یعنی دەڵێ ملاحەزە دەکەم ئەتوو زۆر حەزت لەوەیە بەکاربینی بەڵام ئەگەر ئەو هاوی باشترە ها ئەو ملاحەزە دەکەم زۆر یان تێبینی دەکەم زۆر I have noticed that ئەوە بەکاربینی لە فیدباک زۆر ئیجابی دەبی بەڕاستی پێدانی فیدباک زۆر گرنگە احتیمام بە پیر فیدباک بدەین یعنی ئەگەر گروپ وەرکە قسە با بڵێن دوو گروپمانە بوو گروپەک لەو بەرەی گروپەک لەو بەرەی بە یەکەوە ئیشیان کرد ئەو گروپە ئەو گروپەش بە یەکەوە ئیشیان کرد دەکرێت لەو گروپە شتەکان بینی ئێرە بگۆڕیەوە هەتا فیدباک بدەنە یەکتر و دەشکرێت دوو دوو بە یەکەوە پیر ئەوەی تەنیشتت پێداچوونەوەی هاوڵان یان فیدباکی هاوڵان زۆر گرنگە ئیتمامی پێ بدرێت هەندێک جار سێلف فیدباک سێلف فیدباک دەکرێت واجبەکەی لێ وەرگری بیبەوە بۆ خۆت تەمەشای دەکەی شتێک دەکەی ڕۆژی دوایی لە بۆی بینیەوە لە حەز دەکەم بە خۆت هەڵسەنگاندن لێ بۆ بکەیت بە خۆت لە بۆی بکە سێلف فیدباک فیدباک لە بۆ خۆی ئەکید بە ئەو کاتە یان مراجعی خۆی کردەوە یان جەوەکەی دەرونیەکەی زۆر باشترە ئێستا غەڵەتی خۆی دەبینتەوە دووبارەی ناکاتەوە زۆر جار فیدباک مامۆستا ئەوەندە تعقیدی دەکا تەڵەبە لە بیری دەچی هەر مەسەلەکەش چ بووە زۆر جار وایە لە فیدباک یعنی ئەوەندە شتی ئەوەندەی پێشترێ دەرێ زۆر جار وا هەبوو تەڵەبە جێمان لێ بۆ بخۆشمان دەرێ وەڵام مامۆستا ئەوهای لێ کرد ئەوەی دەشم زانی لە بیرم چۆ ئەو قسەیە ئەوەی دەشم زانی لە بیرم چۆ ئەوە زۆر دەبیسترێ بەڕاستی لەبەرەوە فیدباک دەبی سادەبی دەبی ڕاستە و خۆبی بەبێ پێچپەنا ئەگەر دەڵێ کاکە بەو دەرکەی مەچوە دەرێ بەوێ هەیە بڕۆ دەرێ پێویست ناکات و باسی پەنجەرەکانی لە بۆ بکەیت یەکسەر بڵێ کاکە ئەو دەرکەیە لەبەرەوەی ئیشی تێدا دەکرێت باشترە بێرەدا بڕێ ئەگەر بڵێ وەڵی پەنجەرەکانمان هەموو تازە شوشتیە و غرفەکەمان لێ پیس دەبی مێزەکانەوەها باشە لێ بەو دەرکەی دامەڕۆ بێدا بڕۆ فیدباک دەبی سادەبی و دەبی ڕاستە و خۆش بی سیمپل ئەند دایرێکت بەبێ ئەوەی تعقیدی بکەیت دیسان گوتمان دۆستانە هەوڵ بدە کە فیدباک دەدەی تووڕە نەبی بە تەهدید نەبی یان زۆر جار مامۆستا هەبووە کە فیدباک دەدا لەسەری خۆی دەدا کو ئەو غەڵەتەتان کردێ کو ئەو غەڵەتتان کردێ کە نەو جەریمە چی کردێ کان نەو جەریمەیە یعنی بەڕاستی لەبەرەوە دەبی پێدانی فیدباک بە زمانێکی نەرم هەتا وەربگری لێت هەتا ئامادەبی لێت وەربگری و زۆر جار ئەگەر ڕەخنەش دەگری ڕەخنەکەت بە بەنائبی بە بنیاد نەربی با کۆنسترەکتیڤ بی ئەنگۆ هیچ فێر نابن ئەنگۆ ئەنگۆ ئەو کووە غەڵەتی دەکە ئەوها زۆر جار مامۆستای وا دەکە قەت دەرناچن ئەنگۆ ساحیبی ئەو عەقڵەی بن ساحیبی ئەوەی بن ئەها تەمەشا یەکسەر بەبیر دێتەوە شتانە یان پێمان گۆترایە یان دیتیتمان بەبەر چاومان کردیە بەڵام نابیوە ئەنگۆ زۆر باشن لە دەرسێ زۆر باش بوون هەمووتان تێگەیشت بوون هیچ پرسیارتان نەبوو ئێستا چەند ئاسانە ئەو بەو شێوەیە دەکرێت کۆنسترەکتیڤ بیر بکەیەوە بنیاد نەرانە بیر بکەیەوە ئەبزانم بەستە سەر مێشاندن هەندێک ڕنوێنی و تاو دەبێت ئەگەر پرسیارێک شتێکتانەیە ئەرێنی بە گوتمان پۆزەتیڤ بە لەبیرتە تووڕەمە بە ئەگەر دەتوانی زۆر باشە ئەگەر بەدەستە خۆت نییە بەدەستت بی دۆستانە بە نەک برادەر فرێندلی
زوو بڕیار مەدە تکایە زوو بڕیار مەدە هەتا مشکلەکەی هەموو نەبینی یەکسەر بڕیار مەدە نەرمونیان بە فلکسبل بە هەندێک کەس هەیە توندا بەس لەگەڵ توندیەکەی وشکە هەندێک کەس هەیە توندەچی نەرمە ئەوەت بیستی ئەو شتە توندەچی نەرم یعنی هەوڵ توندەچی نەرم بە نەک توندەچی وشک ئەگەر توندبی وشک بی ڕەنگە بشتێ دوایە بەس ئەگەر توندبی بەس نەر ئەوە بی ینی هەندێک یعنی ئەوە بی تۆزێک مەجای تێدایە هێشتا ناشتێ بەڵام توندەچی وشک مەبە ینی دادپەروەر و یەکسان بە عادل و ئیکوەڵ ینی متەساوی لەبەر یەک کەس هەمووان مەشتێنەوە ئەوەش غەڵەتەکە زۆر دەیکەن یەک تەڵەبە غەڵەت دەکات و یەک عەشیرەتی عقوبە دەدەی یەک پۆلی کامل عقوبە دەدەی دەرسەکەی تەواو شەرح ناکەی دەچێت توو ڕەدەبی تەئسیر لە هەمووان دەکا ئێوەڵا ئەوە غەدرەشی گەورەیە گرنگی بە کەسایەتیت بدە عیلمەکە باشە بەڵام بەتەنێ بەس نییە کەسایەتیت دنیا بەس خوێندن و بەس دەرسی تو نییە ئاگادار بە باشە دنیا بەس خوێندن نییە و بەس دەرسی توش نییە ئەو تەڵەبانە هەشت دەرست کە شەش دەرسکەیان هەیە ڕەنگە عایلەی تر ئەتوو بەس دەرساوە جزئەکی بەسیتە ینی ئەوانە وەکو ڕێنوێنی لەبەر چاوت زۆر باشە جار جار هەندێک ئیسراحەتێکی نەفسی بە تەڵەبەی بدەیت زۆر سترێس و زۆر زەخت بی وەچی دەست نەدەری هەمووانەکەن ینی هەندێک ئەو تەنفیسە با لە ناو پۆلەکەی بی بەو چاڵاکیانەی کە دەیکەی بۆ قسە خۆشانەی کە دەیکەی بە ڕووخۆشیت بە هەر شتێک بی هەوڵ بدە ئەو فشارە دەرونیە هەندێک کەم بکەیەوە هەندێک ئیسراحەتی پێ بدەیت جار جارە وەبی ئەو تووشی ئەو بەربوونەی وەختی منداڵی نەبین بڵێن بەربوون منداڵ لە مەکتەبێ لە سجنەیان متمانە دروست بکە گوتمان بیناء ثقە زۆر مهمە